دەی ئۆکتۆبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی دەروندروستیە و ئێمە وەکو لایف سنتەری دەروندروستی لە شاری پزیشکی ئەنوەر شێخە هەستان بە ئەنجامدانی ئەم چالاکیە مەیدانیە زیاتر بە مەبەستی هۆشیارکردنەوەی خەڵکی لە نەخۆشی و گرفتە دەرونیەکان بە مەبەستی دوورکەوتنەوە لەو ڕێگە خوراافیانەی کە هێشتا خەڵک ئەیگرێتە بەر بۆ چارەسەرکردنی گرفت و نەخۆشە دەرونیەکان لەلایەن و کەسانی بازرگانی بەڕاستی بازرگانی بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە ئەکەن. چالاکیەکە لە زیاتر لە 15 جۆر چالاکی کرداریە کەسانی بەشدار بوو ئەتوانن سوودمەند ببن لە هەنێک زانیاری و هەنێک تەکنیک کە ئەتوانن لە ژیانی ڕۆژانەی خۆیانە بەکاری بێننەوە بۆ نمونەیەکێک لە چالاکیەکان باز لە تەکنیکی ریلاکسیشن و خاوبوونەوە کە بۆ کەسانەی وەسواس و دڵەڕاوکیان هەیە ئەتوانن چۆن سوودی لێوەربگرن. کەدەیە چارەسەرکار بە شێوەیەکی تەواو ڕێز لە بیر و بۆچوونەکانی هەدەبات. یەکەم وەجبەی ماستەر بوون کە دەرچوون دوای ئەوان بوونە مامۆستی باش